ئایزان بەردەوام دەبین تۆری دومی گفتوگەکانمان دەست پێ دەکەین. دیارە لەم دواییانەدا با بڵێن لە ماوەیەک لە هەفتەیەکدا بەر ڕووداوی کوشتن دەکەوین، بە ڕووداوەکانی تونند و تیژی دەستدرێژی ڕووداوە نەخوازراوەکان دەکەوین. ئەمە بێگومان کاریگەری بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەسەر دەرونی کۆمەڵگە دروست دەکات. باس لە خۆکارەکانی ڕووداوەکانی کوشتن و تونند و تیژی دەکەین، ئەمە چ کاریگەریەک لەسەر دەرونی کۆمەڵگە دروست دەکات. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانا فازڵ کە بەڕێزیان کۆمەڵناسن ڕاستەوخۆ لە ستۆری بەیانی کورسار نیوز میوانن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستیش. دکتۆر ئەم ینی بەم دوایانە زۆر بە ڕووداوەکانی کوشتن دەکەوین. هەندێک کات ڕووداوەکانی کوشتن ینی دان و دوانی ڕووداوی کوشتنی بە کۆمەڵی لێ دەکەوێتەوە. بە دیاریکراوی دەمەوێت بڵێم سوشیال میدیا و ڕاگەیاندن ئەوەی کە باسی دەکات وا هەست دەکەیت کە ئامارەکان لە بەرزبوونەوەدان یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بەراورد بکەین لە بینی ڕابردوو لە ڕابردووش بە هەمان شێوە ڕووداوی کوشتن هەبووە بەڵام باس نەکراوە. بەڵێ ئێمە لە کۆمەڵاستیە دوو چەمکمان هەیە بەکارێنی یەکیان پێوتێ دیاردە یەکیان پێوتی حاڵەت. دیاردە هەر کاتێک هەر ڕووداوێک دووبارە بۆ لە 105 کۆمەلگا پێوەی ناڵان پێڵێن دیاردە. حاڵەت کەمترە کاتێک لە 105 کەمترە بێ لە 104 1 2 پێوتی حاڵەت. بە خۆشحاڵیەوە ڕووداوی کوشتن و تونند و تیژەکان لە هەرێمی کوردستانە حاڵەتە دیاردە نییە ئەمە خاڵی یەک. خاڵی دووهەم ئایا ئەتوانین بڵێن زۆرەیان کەمە ئەوە تا ئێستا ڕاستیەکەی توێژینەوەیکی زانستیمان نییە بەراورد بکات لە بینی ئێستا و ڕابردووە کە بزانین ئایا ئەم حاڵەتە سۆشیال میدیا گەورەی کردووە. بۆ نمونە کەسێک ئەکوژرێ من لە سۆشیال میدیایە لە 100 پیجەوە دێتەوە بەرچاوی خۆم ئیتر پێم وایە هەموو ژیان بۆتە کوشتن یان تونند و تیژەیەک کرێت 200 جار دێتەوە بەرچاوی هەر یەکێک لە ئێمە پێمان وایە زۆرە. ئەمە ناتوانین ئێمە اعتیماد بکەینە سەری بڵێن وڵا زۆر بۆ یا کەم بووە. بەڵێ ئامارەکان توێژینەوە زانستیەکان ئاماژە بە هەندێک شتی تر ئەکەن بەس ئاماژیان بە منەکرەوە ئاماژە بەوەکەن بۆ نمونە هەر لە دێر زەمانەوە لە وڵاتی خۆمانەوتیانە زستان لەگەڵ هاوینە هاوین دوو ئەوەندەی کوشتن و توندی تیژی هەبوو بەرامبەر بە زستان. هەندێک لە کۆمەڵاسان ئەڵێن پەیوەندی بە گەرمیەوە هەیە و کەسەکان عسابیان گەرمە بێ و هەندێکیان ئەڵێن پەیوەندی بە دەست بەتاڵی کەسەکانەوە هەیە و چوونە دەرەوەیان هەیە و دەرکەوتنیان هەیە لە زستان ئامانە نیە. بەرحاڵ ئەمە سلمێنراوە ینی هەیە لە ئامارەکانی وەزارەتی ناوخۆ و پۆلیس و دەستگا ئەمنیەکانە دەرکەوتووە کە هاوین بەڵام دەرنەکەوتووە کە ئێستا تونند و تیژی و لەگەڵ کوشتن بەراورد بە 10 ساڵ 20 ساڵ پێش ئێستا زیادی کردووە. ئەمە تا ئێستا نەسەلمێنراوە بەڵام هۆکارەکەی پێم وابێ بەردەستبوونی سۆشیال میدیا و هۆکارەکانی ڕاگەاندن بەدەستی گەورە و بچووکەوە ئەوانیش بۆ زیادکردنی ئەکتیڤ و گەورەبوونی پیجەکەی خۆیان و کەناڵەکانی ڕاگەاندن وا پێویستەکە ئەم بابەتانە بابەتی من ناڵم بابەتی بچووکن بەس ینی بابەتێک زیاد لە حەجمی خۆی ئەدرێتێ زیاتر خرێتەوە بەرچاوی بینەران کەسەکان وا هەستەکەن کە ئەم حاڵەتە زۆر بووە. باشە کەواتە دکتۆر با بڵێن شێوازی ڕووماڵکردنی بابەتەکان باسکردنی بابەتەکان لە سۆشیال میدیا لە میدیاکان ئەمە کاریگەری زیاتری لەسەر پەرسەندنی ڕووداوەکان یاخود با بڵێن کاریگەری نەرێنی دەرونی لەسەر هاوڵاتیان کۆمەڵگە بەجێهێشت بێت. ئێمە لە کۆمەڵاسیە چەمکێکمانە بۆ پێمانەوت بەرپرسیارەتی کۆمەڵایەتی جاران هەموو دامەزراوەیەک خۆی بەوە ئەزانی کە بەشێک لە بەرپرسیارەتی کۆمەڵگا لە ئەستۆی ئەوە بۆ نمونە پارتە سیاسیەکان دامەزراوە ڕاگەیاندنیەکان دامەزراوە کۆمەڵایەتەکان دامەزراوە پەروەردەیەکان هەمویان بەشیکان لە بەرپرسیارەتەکە وەکو باوکێک وەکو کەسێکی گەورە لە ئەستۆ گرتبوو کە پێویستە ڕووداوێک بۆ ئەوەی ئایا چەند حەجمی بدەنێت چەند بڵاوی کەنەوە ئایا کاریگەری نەرێنی زیاتر نابێت بەسەر خەڵکەوە. ئەمە لە حاڵەتێکا بوو با بڵێن 20 ساڵ پێش ئێستا کە کەناڵەکان بڵێن سەر و خواریان هەبوو بەرپرسیارەتێکیان هەبوو دیاری کراون بەڵام ئێستا سۆشیال میدیا وای کردووە هەموو مناڵێک هەموو کەسێک لە ماڵە خۆی چەندین کەناڵی هەیە و پەخشەکە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی تقریبەن ئەتوانین بڵێن زۆر لاواز بووە لە جێتی ئەوە شتێکی تر هاتوتەکایەوە کە ئەوەیە ئەکتیڤ بەرز بێت بینەر زۆر بێت هەندێک جار کڕین و فرۆشتنی پێوکرێ بە پیجەکان مناڵێک دێت پیجێک دانێشتی ئەنواع ئۆشکاڵ و سیر و سەمەرەدا ئەبەزێن و خێرابەرزە بێت و دوایی بە پارێگەی فرۆشێت. ئیتر ئایا ئەم ڕوودا و حاڵەتانی کە ئەم بڵاوی کردوتەوە
چەندێک کاریگەری خراپی بەسەر کۆمەڵگە هەوە ئەو بەلای ئەوە گرنگ نییە گرنگ بەلای ئەوەیە ئەکتیڤی بەرزە و بەناوبانگ بووە لەبەرەوە ئەم حاڵەتە جیاواز بۆ بەرپرسیارەتی کۆمەڵاتی پێشتر کۆنتترۆڵەکرا بەڵام ئێستا بەرپرسیارەتی کۆمەڵاتی نەماوە لەبەرەوە ئەبینین ئەو حاڵەتانە زۆر بە ئاشکرا پەخشەکرێ هەندێک حاڵەت هەیە کە شوێنی باسکردن نییە یان وەکو بڵێن تەحریزە بۆ ئەوەی کە خەڵکی تریش چاوی لێ بکاتەوە زۆر بە ئاسایی پەخشەکرێت. باشە دکتۆر هەڵبەتە ئێوە بە هۆکاری پسپۆڕێکەکەتان ڕۆژانە بەرکەوتنتان لەگەڵ هاوڵاتی دەبێت ڕەنگە لەگەڵ کەسێک هابێت کە ئەم ڕووداوی کوشتن ڕێنان کاریگەری لەسەر دەرونی دروست کرد بێت بە دیاریکراوی با بڵێن هاوڵاتیان کاریگەریەکی زۆری ئەم بابەتیان لەسرە؟ دیارە هەر حاڵەتێک کە زۆر دووبارە بێتەوە بە تەکیید کاریگەری و فشاری دەرونی لەسەر خەڵکی دروست دەکات. ئەو شتانی کە فشاری دەرونی لەسەر خەڵک دروست دەکەن بە تایبەتی کە کەناڵەکانی ڕاگەیاندن و سوۆسیال میدیا زۆر دێتەوە بەرچاو ینی خەڵک با بڵێن ئەمێ لێرە ئاماژە بۆ بدەم جاران با بڵێن 20 ساڵ 25 ساڵ پێش ئێستا لە توێژینەوەیکی زانستیە کە ئەنجامدا باسی ئەوەم کردووە کە ئامارم وەرگرتووە کە کەناڵەکانی ڕاگەیاندن با بڵێن لە 125 کاریگەریان بەسەر خەڵکەوە هەبووە لەبەرەوەی کەم بوون بڵاوبوونەوەیان زۆر کەم بووە. لە جاتی ئەوە بۆ نمونە خێزان لە ساڵی 2000ەکانە لە 149 کاریگەری بەسەر خەڵکەوە هەبووە. پارتە سیاسیەکان لە 135 بەسەر کاریگەریان هەبووە بۆ ئاڕاستەکردنی خەڵک. بەڵام ئێستا لە ساڵی 2020 ئەو توێژینەوە کە ئەنجامدا و نەتیجەکەی دەرچوو دەرکەوت تەڵعا من لەناو توێژێکی خوێندکارانی زانکۆی سلێمانی ئەنجامدا 400 عینەم وەرگرت. طبعا ئێستا ئامارەکە گۆڕاوە بەرزیش بۆتەوە بەس ینی ئەو کاتەوە لە ناو خوێندکارانی زانکۆی سلێمانیە دەرکەوت تەنها سوۆسیال میدیا خۆی بەتەنیا لە 141 ئاڕاستی کۆمەلگا ئاکات تەنیا هەموو کەناڵەکانی تر بە خێزانەوە بە میدیاوە بە میدیای غەیری سوۆسیال میدیاوە بە پارتی سیاسیەوە بە خوێندنگاکانەوە بە هەر هەمویانەوە لە 159 کاریگەریان ئاڕاستیان وە تەسەوڕەکەم ئێستا لەسەر جیلی ئەلفا ئەو جیلەی کە لە ساڵی 2010 لە ناو سوۆسیال میدیا و ئینتەرنێت و دنیایەکی ئیفترازیە دروست لەدایک بووە وهتا تەمەنی ینی جیلی ئەلفا بۆ تەمەناوتێک کە لە 2010 لەدایک بوون هەتا 2025 ئەو 5 ساڵە ئەو جیلە کە ئێستا تەمەنیان 13 ساڵە و 12 و 10 و 5 و 6 و ئەوانەیە یەک پارچە ژیانیان ئاڕاستە کراوە لەلایەن سوۆسیال میدیاوە بە ڕێژەی زیاتر لە 150 ئەو سوۆسیال میدیا لە چۆ کۆنتترۆل کراوە ئێمەش نازانین هەموو ماڵێک کۆنتترۆڵێکی تایە کەواتە کۆنتترۆلی کۆمەلگا لە دەستی خەڵکانی کە لەوانەیە لە دەرەوەی وڵات بن لەوانەیە کەسێک بێ لە ئەمریکا گەنجێکی مناڵکار بێت لە یابان مناڵێکی 19 ساڵانە بێت یا 10 ساڵانە بێت لە لادێکی دوورە دەست نازانین هەموو ئەمانە کاریگەری دروستەکەن بە قەدەری یعنی کەناڵێکی ڕاگەاندنێکی گەورەوە. باشە دکتۆر ئەگەر باس لە کاریگەری یاساکان بکەین ئەم یاسایانە و کاریگەری لەسەر دەرونیانە ئەم یاسایانە زۆر جار کە کەسێک تاوانێکی کوشتن ئەنجام دەدات یەکسەر دەڵێ ئەمە نەخۆشی دەرونی هەیە زۆر جار بەرەم کەیسانە دەکەویت هەر بکوژێک هەر تاوانبارێک ئەمەی دەدرێتە پاڵ کە نەخۆشی دەرونی هەیە پێشتر ئاگادار کراونەتەوە ئەمە دروستە ئایا هەموو هەریکێک لەوانەیە کە تاوان ئەنجام دەدەن دروستە هەمویان نەخۆشی دەرونیان هەبێت؟ نەخۆشی دەرونی تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی ئەو چەمکە غەڵەت هەڵە بەکارەهێنرێت ئەو پێویستی بە پسپۆری خۆی هەیە پێویستی بە پزیشک هەیە دەستنیشانی کە پسپۆرە دەرونیەکان لێکۆڵینەوەی لەسەر بکەن پێویستە تەمەنیکی لەگەڵ کەسەکەیە هەبێت لە مناڵیەوە لە گەنجیەوە پیا هاتبێت ینی ئەوە نییە ئەوەی کە هەیە ئێستا لە حاڵەتەکە ئەتوانین بڵێن فشاری دەرونیە فشاری دەرونی ئەکرێت ئینسان کەسێکی زۆر ساغ و سەلامت بێ بەڵام ڕووداوێکی ناخۆشی بەسەردا دێ بۆ ماوەیەک فشاری دەرونی لەسرە پارەی پێ نییە فشاری دەرونی لەسرە بۆ منە کێشێکی کۆمەڵایەتی هەیە ئەبێتە هۆی فشاری دەرونی لەسەر بێ ئەمە حاڵەتێکی کاتیە ئەمە نابێتە بەڵگە بۆ ئەوەی کە کەسێک تاوانی کوشتن ئەنجام بدات بەداخەوەسە کە لە دادگاکانە ئەم حاڵەتە بۆتەوەی کە تەخفیفی عقوبەکەی پێکرێت تەخفیفی عقوبە ئەڵێن نەخۆشی دەرونی هەیە ئیتر لە ئیعدامەوە دێتە سەر 20 ساڵ لە 20 ساڵەوە دێتە سەر 15 ساڵ بۆ ئەڵێن لەژێر دەست کۆنتترۆلی ژێر دەسەڵاتی خۆیان نییە ئەمە هۆکارەکەی ئەوەیە بەداخیشەوە لە
یعنی یەکێکتر لەو شتانە کە ئێستا لە ناو سەژنەکانە تاوتوێکرێت دەڵێن هیچ نییە کەسێک تاوانی کوشتنی ئەنجام داوە ینی حکمی لە سێدارەدانی بۆ دروست بوو دوایی بە هەندێک شەو ڕۆژی بۆ حسابەکەن و بە هەندێک مەسلەی نەخۆشی نەفسی و بە هەندێک محامی بۆ ئەگرن و تەخفیفی عقوبەکەی بۆکەن بیستراوە کاڵن بە 9 ساڵ نەجاتە دەبێت یعنی ئەو کەسەی دوایش کە دێتە دەرەوە حەقی قانون و یاسا کەسێکی کوشتەوە بە 9 ساڵ دوایش لایەنە کۆمەڵایەتێکی کە ئەزانن خەڵکی هەموو کەسێ ناتوانێت تۆڵی خۆی بکاتەوە بە سڵحێکی عشاری ئیشەکە تەواو بێ و تاوانبارەکە جارێک ترە گەڕێتەوە بۆ ناو کۆمەلگا خۆی ئەبێتەوە بکوژێکی تر و خەڵکێکی تریش ئەڵێن هیچ نییە و خەڵکی کوشت و لەسەر جادا سوڕێتەوە. باشە دکتۆر لەم بارودۆخی ئێستادا چی بکەین لە بەرەوەی ڕووداوێکی کوشتن ڕووداوێکی دەستدرێژی تند و تیژی کاریگەری نەرێنی لەسەر دەرونی هەر یەکێک لە ئێمە دروست نەکات لە مناڵەکانمان لە خێزان چی بکەین؟ وەکو باسم کردو لایەنێ لایەنێکیان ئەوەیە کە ئێمە نازانین کۆنتترۆلی سوۆشال میدیا لە دەستی کیایە چێ ئەوە بڵاویەکاتەوە لەوانەیە خاوەنەکانی سوۆشال میدیاک فەیسبووکێکە لە کالیفۆرنیا و کۆنتترۆل کراوە لەوانەیە خۆی خواریزمیاتێکی دابێت بە هەندێک حاڵەتی تایبەت لە کوشتن لە ڕوودا و لە دەستدرێژی لە توندوتیژی خواریزمیاتێکی پێدا بێت زۆرتر بڵاو بێتەوە لە حاڵەتەکانی تر ئەوە ئێمە نازانین بەشێکی تری پەیوەندی هەیە بۆ خەڵکی کە بڵاوی ئەکاتەوە ڕەواج بۆ پەیج و ئەکاونتەکانی خۆی ئەدات بەڵام بەرپرسیارەتی گشتی خەڵک چییە؟ ئەوەی لایک و کۆمنت بۆ ئەم جۆرە بابەتان نەکەن بڵاوی نەکەنەوە نەڵێ دەستی خۆش بێ و یەکێک نەڵێ وەڵا حەقێتی و یەکێک لایکێکی بۆ بکاوێکە فرمێسکێکی بۆ دابنێ ئێمە وای لێکا بەردەوام ئەمانە بڵاوە بێتەوە لە جاتیەوە لایک و کۆمنت بۆ ئەو شتانە بکرێت کە سوود بەخشن یعنی ئەمە پێویستی بە خۆشیاری کۆمەلگا هەیە کەسەکان بێن ئەو شتانی قازانجیان بۆ کۆمەلگا هەیە ئەوە ڕەواج پێ بدەن ئەما بێتەوەی کە زیاتر بڵاو بێت و بەرپرسیارەتی ئێمە لەم قۆناغەیە تەنها ئەتوانین لەو ئاستا ببینینەوە. سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر دانا فازڵ کە بەڕێزیان کۆمەڵ ناس لەگەڵ مامون دووبارە سپاس بۆ بەڕێزان.